داواکاریمان لە حکوومەتی هەرێم و لە سەرۆکی پەرلەمان و لە سەرۆکی هەرێم ئەوەیە ئەو پرۆژە یاسایە دەری کردووە بەناو پرۆژە یاسای چاکسازی. بەڵام من وەکو خۆم پێم وایە دووبارە کیمیایی پیاکردنەوەیە بە برینداران چ کیمیایی. ئەمە هیچ کاتێک چاکسازی نییە. ئێمە داوامان ئەوەیە زووتر زۆر لە کاتی خۆیان سەردانی دکتۆرمان پێ بکرێت. بەڵام ئێستا و دەستە بابەوە منحەکان منحەوە ئەو کەس هیوامان هەیە نەخۆشی وامان هەیە ناتوانێت پارچەی عیلاج بکڕێت. نەخۆشی وامان هەیە پەمپێکی پێ ناکڕێ ئەگەر ئەو منحەی پێ نەبێ. واللهی بە ڕۆژی نیوەڕۆک منحەی ئەو بریندارانە ببڕێ تەرم لە هەڵەبجەی شەیدا بە ڕۆژانە ڕۆژی 10 کەس و 20 کەس ئەمرێ. چونکە ئەو خەڵکە بەکارهێنە بۆ عیلاج بۆ سەردانیکردنی دکتۆر. من خۆم ئەو منحەم هەیە چەند جار لەسەر حسابی خۆم سەردانی وڵاتی ئێرانم کردووە. ئەگەر ئەو منحەم نەبێ ناتوانم داواکەم لە سەرۆکی حکوومەت پیاداچوونەوە بەو یاسا بکە، ئەو یاسا ئیمزا نەکات، چونکە ئەوە لە زەرەری ئێمەیە. هەڵوێستی تونترە گەیەنین، ئێمە مەنەعەتمان نییە. ئەگەر لە ڕێگا هەتا ئەگەینە هەولێر چەندها تەرممان لێ بکەوە پێ ڕێپێوانەکەین تا هەولێر نابەسێت. چونکە داوای مافی خۆمانەکەن، مافێکی سەرەتایی. ئێمە چاوەڕێ شتی باشترمان لە حکوومەتە کرد، نەک ئەوەی کە ئاوامان لێ بکە بە بێنازی ئەمرین، بە بێنازی لە خەستخانەکان ناکەوین. خەستخانەی کیمیابارانمان هەیە دوو پارچە عیلاج بۆ نووسڵەیەکیان بڕۆ دەرەوە بیکڕە. ئەیعنی چی؟ ئەگەر ئەمە نەخۆشخانەیە چۆن شتی وا؟ ئێمە لێرەوە پەیامی خۆمان بە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ڕادەگەیەنین بە سەرۆکی هەرێم داوایان لێ دەکەین بەپەلە بێنە سەرخەت بەپەلە، چونکە ئێمە بەرگەی لەمە زیاتر ناگرین. 30 ساڵە بەرگەمان کردووە ئیتر بەسە. ئەمە یەک. دووهەمیش پێویست ناکە ئەوان منحەی ئێمە ببڕن. بۆچی بابڕوا چاکسازی لە لیستی یەکێکا بکە کە بە ناحەق بەرکەوتوویچەکی کیمیاییە. ئێستا من ئەزانم نەخۆشە بۆ چووە بۆ لای و دکتۆرانەی ئێران وتێتی تۆ ئەسڵەن شیمیایی نیست هەر بەو تەلەفۆزە، کەچی هەر ئەڕوا وەکو منیش منحەکە وەرەگرێت. هەڵوێستمان کۆڵ نادەین هەتا ئەگەین بە مافەکانمان. اینجا لێرەوە داواشیان لێ دەکەم، یعنی هەر ئەوە نەبێ ئێمە وەکو مامۆستاکانی زۆربەی زۆرمان پێویستمان بە چاندنی سیەکانە. من بۆ نمونە چەندین جار ڕۆشتین وتوێتی ئەبێ بۆ ڕۆژگارێ بێ دکتۆر مستەفای قانیعی ئەمانە هەر چاندنی سیەکانیان بۆ بکرێت، نەوەک ئەو ئێستا بێ من حەیەکمانەیە ئەویش ببڕێ. هەڵەبجە لەگەڵ قوربانیانی کیمیاباران کۆبوونەوەیەکمان ساز کرد بۆ ئامادەکاری بۆ ئەو هەڵوێستی کۆمەڵی قوربانیان لەگەڵ بەرکەوتوانی کیمیاباران سەبارەت بەو کەم تەرخەمیانەی کە لە چارەسەرکردنی بەرکەوتوانی کیمیاباران هەیە. خاڵی یەکەم و خاڵی دووەم سەبارەت بەو پرۆسەی چاکسازیە کە بەرکەوتوانی کیمیاباران ئەوانەی کە موچەی تریان هەیە منحەکانیان دەبڕێت. بۆیە ئێمە لێرەوە ڕووی دەمانەکەینە جەنابی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان داوایان لێ دەکەین ئەم نائەدالەتیی کە ئێستا هەیە بە هەوڵ و هیمەتی ئەوان دەتوانرێت ڕاست بکرێتەوە و قوربانیانی کیمیاباران لەمە بێناستر و لەمە بێخاوەنتر نەکرێن. چونکە بەڕاستی ئێمە ئاگادارین سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران داوای کرد لە وەزارەتە فەرمیەکان کە هەر یەکێک هەر وەزارەتێک پرۆژەی خۆی ئامادە بکا بۆ وەزارەتەکەی خۆی. ئێمە نە لە وەزارەتی شەهیدان و نە لە وەزارەتی تەندروستی هیچ حسابێک بۆ بریندارانی کیمیاباران نەکرا. بۆیە ئەم پرۆسەی چارەسەرکردنە بەم شێوەی ئێستا ماوەتەوە و هیوادارین سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران چۆن بەدەم کەیسەکانی ترەوە هەبووە بە زووترین کات چارەسەری بۆ دابین کردووە بۆ ئەم کەیسەش هەنگاوی جددی وەربگرێ و ئێمە ئامادەین بۆ گەیاندنی معاناتەکانی قوربانیەکان و لە نزیکەوە ئەو گرفت و کێشانەی کە ئەمانە لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران باز بکرێ و هەنگاوی ئەمەلیان بۆ دابین بۆ چارەسەرکردن بۆ دابین بکرێت.